سال لە کارگەی کللتوری جگەرەکەین لە شاری سلەیمانی لێرە وەرکشۆپێک بۆ ژمارەیەک لە خوێندکاران لەسەر ئاستە باڵەکان ڕێکخراوە. دیارم خوێندکارانە مەبەستیانە لە دەروی وڵات بخوێنن چ لە ئاسیا یاخود لە ئەوروپا بێ. دیارەمیش لێرە ئەکادمیایکی تایبەت پاڵپشتیان دەکا وەرکشۆپێکی بۆ ڕێخستن بۆی ڕوونکردنەوەی تایبەتیان بنێ لەسەر ئەوە کە چی بکەن و بەڕێکارەکان چین و چۆن بتوانن لە داهاتوودا لەو بوارەی کە خۆیان ئارەزومەندن درێژە با خوێندن بە. من دەچمە لای میوانەکەمەویش مامۆستا زانا جەمیل بۆی زانیاریمان باتێ بەگشتی لەسەر وەرکشۆپەکە وە گرنگجەکەی بۆ ئەم خوێندکارانە بزانین ئایا بێ بەرامبەر یاخودنا چۆن خوێندکار دەتوانێت سوودمەند بێ. مامۆستا سڵاو لێ بێت سەبارەت بەم وەرکشۆپەی کە ئەمڕۆ ڕێکتان خستووە پێمان بڵێیت ئەم خوێندکارانە چێن لێرە بەشداریان کردووە لەکوێ دەخوێنن بێ بەرامبەر یاخودنا. سەرەتا سڵاوتان لەبێت. من زانا جەمیل بەڕێوەبەری ئەکادمیای کورلینگۆ و ماسترم هەیە لە وڵاتی چین و ئێستا لەبێت دکتۆران لە وڵاتی هەنگاریە. طبعا تاوەکو ئێستا چەند سکۆڵەرشپێکم وەرگرتووە پێم خۆش بوو کە ئەو تەکنیکانی کەم بەکاریمێنا بۆ وەرگرتنی سکۆڵەرشپ ئەکادمیایەک دابنێم بۆ ئەوەی کە هاوکاری خەڵکی وڵاتەکەم کەم بووی کەوانش بتوانن دەرەوە بە خۆڕایی بخوێنن. دەرفەتێکی زۆر لەبەردەستی ئێمەی کوردایە بەڵام خەڵکی مەلی بێ ئاگایە. طبعا تواناسازی ماوەیەک پێش ئێستا نەماوە خەڵک وا ئەزانە تاو هیچ دەرفەتێک نەماوە بۆی کە تۆ لە دەرەوە بخوێنی بە خۆڕایی. بەڵام ئێمە دەرفەتمان هەیە تەلەبەی کورد دەرفەتی هەیە بچێت لە وڵاتانی وەکو یابان، کۆریا، چین، هەنگاریا، وڵاتانی ئەوروپا، بەریتانیا، ئەمریکا بڕات بە خۆڕایی بخوێنێت. ئێمەش وەکو ئەکادمیای کورلینگۆ ستافەکەمان 24 کاتژمێر وەڵامی سەرەکی خەڵکیاتەوە کە تایبەتە بە وەرگرتنی سکۆڵەرشپ. جیاوازی ئێمە لەگەڵ شوێنەکانی ترە ئەوەیە کە ئێمە خەڵک فێرەکەین کە چۆن سکۆڵەرشپ وەربگرێت. یعنی ئێمە هیچ بڕەپارێک وەرناگرین بۆ ئەوەی کە کەسێک لە ڕێی ئێمەوە سکۆڵەرشپ وەربگرێت. ئێمە شێوازی وەرگرتنی سکۆڵەرشپ فێری خەڵکیەکەین بە شێوازێکی ئەکادمی و کۆرسمان هەیە کە چۆن فێری خەڵک بکەین سکۆڵەرشپ وەربگرن هەنگاو بە هەنگاو لە سفر تاوەکو سەد. زۆر باشە. هەموو خوێندکارێک دەتوانێت سوودمەند بێ یاخود چۆن ڕێنمایی. طبعا بەشێکی زۆری سکۆڵەرشپەکان بۆ کەسان کە پولی 6یان تاوا کردووە و دەرەجیان لەسەر 75ەوەیە. وڵاتێکی زۆر دەرگای بەڕووی هەرێمی کوردستانە کردوێتەوە بۆی کە بتوان بەکالۆرۆس ماستەر دکتۆرا لە وڵاتانی دەرەوە بخوێنن و دوجاریش ئەمە کەوتوتە سەر ئاستی ئەکادمی و ئاستی زمانەوانی ئەو خوێندکارە. زۆربەی زانکۆکان پێویستیان بە کەسێکە کە زمانی ئینگلیزی بزانن و هەروەها نمرەیەکی باشان هێنابێ لە زانکۆ. وەرە بوارەکان جیاوازە لە چ بەشێک یاخود لە چ بوارێک بخوێنێت یاخود خوێندکارە خۆی ئارزومەندە. طبعا بەشێکی سکۆڵەرشپەکان لەلایەن وەزارەتی خوێنی باڵای هەرێمی کوردستان و ئەگریمنت کراوە ڕێکەوتن کراوە لەگەڵ وڵاتانی دەرەوە چەند بوارێکی جا کراوەتەوە کە خوێندکار تەنها بوو بوارە ناتوانێت تەقدیم بکات. بەڵام پێویستە ئەومان بیر نەچێتەوە کاتێک کە خوێندکارێک دەوێت بۆ بوارێک تەقدیم بکات نابێ بوارەکەی زۆر لە بوارەکەی خۆی جیاواز بێت. پێویست بە بوارێک بێت کە ڕیلیڤانت بێت و پەیوەندیدار بێت بە بوارەکەی خۆیەوە. زۆر خۆشحاڵم زۆر بەخێرم چاوەکەم. سپاس.